جلی کوردی ڕەمزی نەتەوەیە، ڕەمزی کللتوری ئێمە، ڕەمزی گەلی ئێمە پێویستەکە هەمووان بیپۆشین. ئێمە پێویستەکە پارێزگای لە کللتوری خۆمان بکەین، ئەرکی ئێمە پاراستنی کللتوری خۆمانە. جلی کوردی یەکێکە لە هەرە جوانترین جلەکانی جیهان. ئەگەر گرنگی زیاتری پێ برایە لە جیهانی فاشنا دڵنیام کە جێی بایا خۆجێی گەورەیە بوو. وەکو خودی خۆم جلی کوردیم زۆر خۆشەوێت و بەردەوامی لەبەر یەکەم و بەتایبەت لە مانگی سێەوە هەندێک ڕۆژیش هەیە هەر لەبەر یەکەم وەکو خودی خۆم چکەکەم جلێکی زۆر جوانە لە لای من و شوناسێکی کللتوری نەتەوەکەمانە بە بڕای من ئەبێت هەموو گەنجێک زۆر گرنگی بە جلی کوردی باوەکو جلێکی ڕسمی وەکو چۆن هێندیەکان یاخۆت عەرەبەکان هەرێکی جلی کللتوری تایبەتی خۆیانیان هەیە گرنگە ئێمەش زۆر گرنگی بەم جلەی خۆمان بین و ئەوەی تەمەنی ژیانم هەیە جلی کوردیم لەبەرکەوێت کوجگات جلی کوردی شخصیاتێکی تایبەتی هەیە خۆی ئەگەر قاعیدەکانمان قاعیدێکی ڕاست و ڕاستگۆ بوونایە هەر ئەسڵەن جلی هیچ خارجییەکان لەبەرە ناکرد چونکە کورد خۆی بە ناوی کورد وایە ئەبێ هەر جلی کوردی لەبەرکە نەک ئەم جلە ڕێخۆشەقانیە بۆ جمعە هەر زۆر حەزی لێ یەکەم بۆ جمعەکە ئەچم حەزم لە جلی ڕەشار. وای لە مەکتەب داوایان کرد بوو ئیتر منیش لەبەرم کرد چونکە زۆرم حەز لە جلی کوردیە زیاتر ڕەش لەبەرەوێڵێن بم سەربایە بۆچی لەبەرێکە منش حەزم لێ بۆیە لەبەرێکە حەزم لە جلی کوردی خۆشە زۆر عەرەبم بەشەیزەنم کوردی لە مەکتەب فێڵ بووم لە ڕاوزەش بە شێوەیەکی بەردەوام نەخێر بەڵام لە مناسەبەتەکان لەبەر یەکەم و مەش جلێکە شانازی پێوەکەین و ڕەمزی میلەتی کووردە بۆی کە بمێنێت نەوەکەمان بزانین کە ئەمش لە کوردیە ئێمە باوان و باپیری ئەوان ئەم ژیان لەبەرا بووە. من وەکو خۆم نەوەڵە هەموو ڕۆژە جلی کوردی لەبەر ناکەم بەڵام لە مناسەباتەکانە یان لە سەیرانە یان لە ڕۆژێکی و کەم ڕۆژەکە ڕۆژێکی پیرۆزە یادی جلی کوردیە هەموو ساڵێک لە دەیسەیە لەم ڕۆژەیە بەڵێ هەموو ساڵێک من جلی کوردی لەبەرەکەم بەردەوامی لەبەری ناکەم بەس منش لەبەر یەکەم بەڵام کەمتر ئەو ڕۆژانی کە وەرز تۆزە لەبار بێ لەبەر یەکەم جلی کوردی توی باران بێ زودر پیسە بێ یا گەرما بێت تۆزە پشتێ ڕشتەکە ئارەقوشتی وا تۆزێ زەحمەت. بە فەرمیش بکرێت و لە دام و دەستگا فەرمیەکان ئەم جلە لەبەرکرێت زۆر گرنگە و حتاکو لە ڕوویەوەی کە جلێکە کە لەبەرکردنی مرتاحە وا لە تۆکە کە ینی مرتاح بیت باش بیر بکەیتەوانێ جلی تەسک و یان جلی فەرمی ئەوە لەبەرابێ زۆر ڕەنگە خۆش نەبێت لە کاتی ئیشکردنا بۆ هەمووشی مرتاحە هەتا بۆ خەو بۆ ئیسراحەت بۆ نوێشکردن بۆ ڕێگە ڕۆشتن بۆ ناو سەیارە گویانە بڵێن جلی کوردی بۆ کاروباری ڕۆژانە گونجاو نییە لەبەر ئەوەی کۆمەڵی ئیلتیزامات و پشتێن و ڕانک و چۆغە و وەکو تقریبا وەکو قادوایە قاتی مۆدە بۆ ئیشوکار زۆر خۆش نییە. پارچەکانی کۆڵوانە بوو بە قوربانە ئەمجا دەستماڵ بوو کڵاو مین بوو لاو لەرزانە بوو ئای چۆن بە قوربە ئەمجا عیب نەبێ هەمووی پێی کوردی سەرەوە خوارەوە هەمووی شتەرەوەخوا هینیان کە سەر ڕای جیا بوو ژە ڕای جیا بوو هەمی خەک و ئەگە زێر ڕۆمانە عاشق بەم زێر. مراتخانی هەیە شەروال و چۆغە ڕنگ و چۆغی پیاڵم کۆن هەیە ستارخانی هەیە تشتی تازەش داهاتوونەمانیکردن هەرێکی ناوێکی خۆی وەبژار دۆکون نیە چیری وچی ئەمانەشەیە. وڵاتی قاتێکەوە پانتۆڵی ئیسلامە هەفتە هەزاریشیەکی بەڵام ئەوە حەوەزاریشیەکی کاگراسی لە مزگەوتی گەوری کڕێ بە هەفتە هەزاری پێ نایە مەسەرەکە هەرەوەیە. بازار بەگشتی زۆر خراپە لەبەر بێموچەی ساڵان باشتر بوو لە ئەمسا بەڵام ساڵ زۆر وێرانە. ئابینین تەمەەن جلی کوردی لەبەرایە بەڵام هەیە قاتی کۆن لەبەرەکە کۆنەکانی لەبەرەوەی تۆزێ وەزعی دارایی خەڵک بەرەو خراپتر ڕۆشتۆ لە چارە.